بەهۆی دواخستنی موچە و خراپی بارودۆخی ژیانی هاوڵاتیان، ناڕەزاییەکان لە هەرێمی کوردستان بە ڕێژەی لە سەدا 13 زیادی کردووە. تەنیا لە مانگی شوباتی 2025 لە 4 پارێزگای کوردستان 54 چالاکی جیاوازی مەدەنی بەڕێوە چوون کە زۆرینەی داخوازیەکان بۆ دامەزراندن و موچە بوون. دوو لەو چالاکیانەش بە زەبری هێز و توندوتیژی کۆتاییان پێهێنراوە. ئەمە ئەو هێزەیەکە ئەمڕۆ بەپێی ئامارێک کە تۆڕی هاوپەیمانی 19 بڵاوی کردوێتەوە بەراورد بە ناڕەزاییەکانی کانونی دووەم کە 48 چالاکی بوون، ناڕەزاییەکان لە مانگی شوباتدا بە ڕێژەی لە سەدا 13 زیادی کردووە. زۆرترین ناڕەزاییش بۆ موچە بووە کە لە سەدا 40 کۆی داخوازیەکان بووە. هەروەها لە سەدا 7 بۆ دامەزراندن و لە سەدا 9 داخوازیەکان بۆ خزمەتگوزاری بوون. ئامارەکانی تۆڕەکە چالاکیە ناڕەزاییەکانی بەسەر پارێزگاکانی کوردستاندا دابەش کردووە. لە سەدا 61 ناڕەزاییەکان لە پارێزگای سلێمانی بەڕێوە چوون، لە سەدا 30 لە پارێزگای هەولێر و لە سەدا 6 لە پارێزگای دهۆک. هەروەها هەڵەبجەش لە سەدا 2 ناڕەزاییەکانی بەرکەوتووە. تۆڕەکە ڕاشی گەیاند لە 9 شوباتی 2025 کاتێک مامۆستایان و مانگرتوان و فەرمانبەرانی ناڕازی بە ئامانجی گردبوونەوە ویستیان بچنە هەولێر لە بازگەی دێگەڵە هێزێکی ئەمنی ڕێگریان لێکردن و بە زەبری هێز و گازی فرمێسک ڕێژ بڵاوەیان پێکردن. گولەی پلاستیکیان دژ بەکارهێنان و لە ئەنجامدا ژمارەیەکیان بریندار بوون. هەروەک توندوتیژی بەرامبەر ڕۆژنامەنووسان بەکار هات و کەرەستەی ڕۆژنامەوانی بەشێکیشیان دەستی بەسەرداگیرە. لە ئامارەکانی تۆڕەکەدا ئاماژە دراوە بە چالاکیەکی سەرەکی دیکەی ناڕەزایی لە هەرێم کە هاوشێوەی دێگەڵە بە زەبری هێز و توندوتیژی کۆتایی پێهێنراوە. ئەوی ژمانگرتنی مامۆستا و فەرمانبەرانی ناڕازی بوو کە لە 24 شوبات لە شارۆچکەی عربەت خێوەتیان هەڵدا و هاتوچۆی ئەو تەنکەرانەیان پەک خست کە نەوت و سوتەمەنی دەگوازنەوە. دەسەڵات لە ڕێگەی هێزە ئەمنیەکانەوە هێرشی کردە سەر خێوەتگەی ناڕەزاییەکان و بڵاوەی پێکردن. هەروەک مانگرتوانیش دەڵێن هێزێکی ئەمنی بە جلوبەرگی مەدەنیەوە گەماروی خێمەکەی داوە پاشان هێرشی کردوتە سەرمان. ئەمە بووەتە هۆی بڵاوپێکردنی مانگرتوان بە زەبری هێز کە سەرنجام ژمارەیەک مامۆستا بریندار بوون، چەند ڕۆژنامەنووسێکیش دەست بەسەر کران. بە پێی ستانداردە نێودەوڵەتیەکان هێزە ئەمنیەکان ئەو کاتە دەتوانن دەسوەردان لە خۆپیشانداندا بکەن کە مەترسیەکی ڕەوا لەسەر سەلامەتی گیانی کەسانی دیکە هەبێت. بەڵام بە پێچەوانەوە لە هەرێمی کوردستان هێزە ئەمنیەکان و دەسەڵات بوونەتە مەترسی بۆ سەر ژیانی هاوڵاتی. لە خۆپیشاندان و ناڕەزاییەکانیش بە توندی دژیان دەوەستنەوە و دەست بەسەر و برینداریان دەکەن. بگرە هەندێک جاریش قوربانی گیانی لە نێو کەسانی مەدەنی ناڕازیدا دەکەوێتەوە.